هەر لە یاریەکانی هەفتەی حوتەمی خولی نایابی تازە بێگەشتوان یاریەکانی کوردستان یعنی دەربەندی خان لە نێو یاریگەی خۆی یەکەم سەرکەوتنی تۆمار کردو بە 3 گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵ لە یانەی ئاشتی شاری سلێمانی بردەوە. لە یاریکی ئازبەرزدا دەربەندی خان توانی بە 3 گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵ لە یانی میوان بەرێتەوە یەکەم سەرکەوتنی خۆی لە خولەکەدا تۆمار بکات. 2 گۆڵەکەی یانەی ئاشتی لە ڕێگەی پێشەوە ساڵح تۆمارکران و دەربەندی خانیش ئارش شۆڕش 2 گۆڵ و ئارکایانێسین گۆڵی سیەم و سەرکەوتنی تۆمار کرد. سەرڕای دۆڕانی یانەی ئاشتی بەڵام بەکوکردنەوەی 14 خاڵ سەرکەوت بۆ قۆناغی ئایندە و دەربەندی خانیش بە 8 خاڵ لە مەچی دابەزین لە خولی نایاب دوورکەوتەوە. ئێمە یاریەکمان بوو جارە یاریەکی مەسیری بوو لەگەڵ یانەی ئاشتی خاوەنی 5 خاڵ بووین ئەمڕۆ توانیمان سەرکەوتن تۆمار بکەین و یەکەم بردنەوەمان لە خولەکە و مانەوەی خۆمان لە خولی نایابی تازە پێگەشتوان مسۆگەر بکەین. سوپاسی هەموو ئەو کەسانەیەکەینەوە هاندەرە بە ڕێزانەکەین کە پشتیوانمان بوون. سوپاس بۆ دەستەی کارگەڕیانی وەرشی دەربەنی خان کە پشتیوانی ستافەکەمان و تەواوی لاوەکانی شارەکەمان بوون. ئەمڕۆ لە یاریگای دەربەنی خان ڕوبەڕووی تازە پێگەشتوانی دەربەنی خان بووینەوە بەداخەوە شکستمانێنا ئێمە ئامانجی ئەمە بردنەوەش بوو لە یاریەکەم ڕۆماندا بەڵام ئیتر هیچ شتێک لە قەدەری خوا ناوترێت بەداخەوە شکستمانێنا بەڵام ئێمە بەم شکستش سپاس بە خۆتانیمان خۆمان گەینە قۆناغی داهات ئامانجی سەرەکی ئەمە بردنەوەی نازناوەکەی پشت بەخوای گەورە لە قۆناغی داهات.